مەبەستمانە زۆرترین قسە و باس و شرۆڤە بکەین لەسەر دەرهاویشتەکانی ئەو ڕەوشەی کە ئێستا لە عێراق و لە پەرلەمانی عێراق دەگوزارێت. دکتۆر نەبەز نەوزات پسپۆڕی ئابووری لە ستۆدیۆ لەگەڵێمە ئامادەیە. دکتۆر نەبەز زۆر بەخێربەی. دکتۆر خۆتان دەزانن کە بودجە ینی پرسێکی ئابووریە، دەکرێت بڵێن ئێستا پرسە بە ئابووری ماوەتەوە یا گۆڕاوە بۆ پرسێکی سیاسی؟ خۆی لە ڕاستیدا بودجە پرسێکی ئابووریە، پەیوەندی بە خزمەتگوزاریەوە هەیە و پەیوەندی ڕاستەوخۆی بە هاوڵاتیانەوە هەیە. بەڵام بەداخەوە هەر کاتێکە بودجە دێتە پەرلەمانی عێراق ئەوەندەی فاکتەرە سیاسەکان زاڵن بەسەر بودجەدا، ئەوەندە فاکتەرە ئابووریەکان زاڵ نین، واتە ئەوەندەی تەرکیزەکە لەسەر ئەوەیە کە چۆن لایەنێک سوود لە بودجە وەرگرێت تاوەکو دەنگی ناڕازی بە خۆی کۆ بکاتەوە، لایەنێک سوود لە بودجە وەرگرێت بۆی بتوانێت لە هەڵبژاردنەکانە بەکاری بێنێ وەکو بانگەشە، ئەوەندە پەیوەندی بە خزمەتگوزاری و هاوڵاتیەوە نییە کە بەداخەوە دوایین شت ئەوە بوو کە لە پەرلەمانی عێراق دیارە هەم لایەنە کوردستانەکان هەم لایەنە عێراقیەکان هەوڵ دەدەن بە سوودی خۆیان کۆتایی پێبێنن بەبێ ڕەچاوکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیان و بەبێ ڕەچاوکردنی داهاتووی ئەم وڵاتە کە بەچۆ دەگا. یعنی ئەم دکارم ببێژن و پرسین ئابووری و پرسین سیاسی کتنە ناو هەبوو دوودە و ئەو پرسین ئابووری گۆ دەبێ بۆ خزمەتگوزاریە خەڵکێ بن خۆی دووەم دەمانن خۆی ینی ئەستەمە ئێمە بتوانین ئابووری و سیاست لە یەکتری جا بکەینەوە، بەڵام لە هەمان کاتدا کە دێتە سەر بودجە تەواو پرسێکی خزمەتگوزاریە، واتە ناکرێت بە هیچ شێوەیەک پرسی سیاسی تێکەڵ بە بودجە بکرێت، چونکە ئەمە پەیوەندی بە ژیانی ڕۆژانی من و تۆ هەر هاوڵاتێکی ئەم وڵاتەوە هەیە. بەڵام ئەوەی کە لە بودجەی عێراقدا هاتووە هەر لە سەرەتاوە بەداخەوە لە سەرەتا بە جۆرەی ئەو ڕێکەوتانەی کە کرابوو تا ڕادەیەک ینی لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندا بوو، لەوانەیە ئەوەی کە خۆمان دەمانێت لە بودجەدا جێی نەکرابێتەوە، بەڵام تا ڕادەیەک لە بەرژەوەندی ئێمەدا بوو. بەڵام ئەوەی کە ئێستا هەیە بە تابەتی دوای ئەوەی ئەو گۆڕانکاریانە کران لە مادەی 13 هەوڵێکە کە ماوەیەکی زۆرە بەداخەوە کاری لەسەر دەکرێت، چونکە باسکردن لە قوارەی هەرێمی کوردستان لە لاوازکردنی قواری هەرێمی کوردستان پێشی 4 ساڵ 3 ساڵ پێشەسە جۆل لەم بابەتە نەدەبوو، جۆل لە بابەتی قوارەی هەرێمی کوردستان نەدەبوو، ئەم کۆنسپتەش بەکار نەهات. بەڵام ئێستا دەبینین ماوەیەکی زۆرە لە میدیاکانەوە باز دەکرێت و ئەوەی کە دەیبینین ئەمڕۆ لە بودجە ئەمە هەنگاوی یەکەمە بۆ لاوازکردنی پێگەی هەرێمی کوردستان هەم لە ناوخۆ هەم لە دەرەوە وەلەتکردنی هەرێمی کوردستان. بەداخەوە ئەوەی کە لێی دەترسان ئەمە هەنگاوێکی عملی کردداریە کە بە کردار بەغدا وەلایەنە عێراقیەکان دەیانەوە سود لەم پرۆژەی بودجەی وەربگرن وەلایەنە کوردستانەکان لە یەکتری دوور بکەنەوە و هەولێری سلێمانی جارێکی تر جیا بکەنەوە لە یەکتری. ئەوەی کە خۆمان لێی دەترسان هەوڵمان دەدا لە ناو خۆی خۆماندا ڕوونەدا بەداخەوە ئێستا لە بەغدا خەریکە ئەو خەونیان دێتە دی. ئەمە پرسیارەکە لەسەری دەوەستین دکتۆر، بەس زانیاریێکی گرنگ هەیە دەمەوێت بە بینەرانیشمانی بڵام ئەوژەوەیە کە باش چەند خولەکێک لە دەستپێکردنی دانیشتنی پەرلەمان، بەڵام دانیشتنەکە هەڵگیرە و کۆتایی بە کۆبوونەوەی ئێستای پەرلەمانی عێراق هێنراوە. دیارە دکتۆر ینی ئەم کۆبوونەوەیە کە بۆ پەسەندکردنی پرۆژە یاسایەکی هێندە گرنگە لە عێراق، ینی شەوی ڕابردوو بەرەبەیان و ئەمڕۆ چەند جارێک دواخستن و دەستپێکردنەوەی پەسەندکردنی چەند مادەیەکی کەم، سەرنجام ئەم پرۆژە یاسایە چی لێ بەسەر دێت؟ تابان ئەمە لە مانگی سێوە ئەم مقۆمخۆ و ئەم مناقەشە و گەنگەشەیە هەیە لە پەرلەمانی عێراق، ینی ئەمڕۆ نییە و دڵشم خۆشە ئێستا پێم خۆشە کە کۆبنەوەکە هەڵگیرا، چونکە ئەگەر ئێستا بکرایە بە دڵنیە ئەو دوو مادەی کە تایبەتە بە هەرێمی کوردستان ئەو مەترسیانە کە پێش ئێستا باسمان کرد، ینی ئەگەرێکی زۆر بوو کە ئەو مادانە تێپەڕێنن، بەڵام دیارە تێپەڕاندنی ئەم مادانە هێندە ئاسان نییە، چونکە کۆمەڵە دەرهاویشتەی سیاسی، کۆمەڵە دەرهاویشتەی ئابووری و ئەمنیشی لێ دەکەوێتەوە، چونکە بۆیە حکوومەتی عێراقی پێم وایە لەو ڕاستیەش دەگا کە حکوومەتی هەرێمی کوردستانش هێندە پێگەی لاواز نییە هەم لە ڕووی ناوچەی و هەم لە ڕووی نێودەوڵەتیەوە دەتوانێت کۆمەڵی هەنگاوی تر یاخود کۆمەڵی هەنگاوی دش بۆ یاسا بنێتە بەر. بۆ پێم وایە ڕێککەوتن ئاسان نییە لەسەر ئەم مادانە، نەک تەنها هەرێمی کوردستان، ئەوان لە ناو خۆشیانە ئەو کێشە و ناکۆکیانە هەیە، بەڵام ئەوەی کە پەیوەندی بە من و تۆ هەیە ئەوان مەترسی ئەویان نێ کە قەواریان لاواز دەبێ، وڵاتیان لاواز دەبێت چیان لێ دێ، بەڵام من و تۆ هەرێمێکمان دروست کردووە، خوێنمان بۆی داوە بۆ من و تۆ هەرێمی کوردستان و قەواری هەرێمی کوردستان و پێگەی هەرێمی کوردستان لە هەموو شتێکی تر گرنگترە. دکتۆر نەبەزنها ئاگاداریەکی کومە وەرگرتی کۆمبوونی پارلەمان ڕاوەستیایە، بەس کۆمیتەی دارایی دەرباسی جڤینێ بوویە لەسەر مادەی 13 گۆرا باوەریاتە تگو هەراندن تێدە دەبە سەرڕاستکردنەکی چاوات گۆرا تو فکر خۆی کێشەکە چییە؟ کێشەکە ئەوەیە کە ئێستا لایەنێکی کوردی هەیە لە بەغدا
کە لەگەڵ ئەوەیە کە بە شێوەیەکی جیا نەک بەجیا ینی ئەوان دەڵێن ئەگەر لە دروستبوونی هەر حاڵەتێ پارێزگاکان بتوانن بە جیا مامەڵە لەگەڵ پرۆژه یاسای بودجەدا بکەن واتە ئەو کاتە ئیدارەی سلێمانی یاخود سلێمانی دەتوانێت بە جیا مامەڵە لەگەڵ بودجە بکە بودجەکەی بە تەنها بۆی بچێت ئەوەش وا دەکات کە قوارەی هەرێمی کوردستان بکەوێتە ژێر مەترسیەوە چکە گەر تۆ لە ڕووی ئابوووریەوە لەت بووی کەواتە لە ڕووی سیاسی و لە ڕووی ئەمنی و لە هەموو لایەنەکانی ترەوە تۆ لەت دەبی بۆ ئەم مادەیە زۆر خەتەرە لەسەر هەرێمی کوردستان و دژی پێچوانەی دەستورە چکە هەرێمی کوردستان قوارەیەکی دەستوریە ئەوە نییە کە تۆ با کۆمەڵە ڕێکەوتنی سیاسی یاخود کۆمەڵێک ینی فاکتەر بێنیتە ناو یاسایەک دژی هەرێمی کوردستان جێبەجێ بکەیت چکە وەکو لە هەواڵەکان شتانە باستان کرد ینی ئەگەر سبەینێ تانە لەم مادە دەستوریە بدرێ ئەمە پێچوانەی دەستورە چکە وەکوتم هەرێمی کوردستان وەکو یەک پاکێش دەبێ مامەڵەی لەگەڵا بکرێت جا ئەگەر سلێمانی بێ یان هۆک بێ ئەمە هەرێمی کوردستان ئەو مادەی دووەم کە پەیوەندی بە پاشەکەوتی موچەی فەرمانبەرانەوە هەیە طبعا ئەم خاڵە زۆر گرنگە بەر لەوەی باز لە پاشەکەوتی موچەی فەرمانبەران بکەین با لەسەر لەتکردنی قوارەی هەرێمی کوردستان بمێنینەوە ینی قوارەی هەرێمی کوردستان دیفاکتۆیە لەناو دەستوری عراقدا چەسپیوە و چەندین ساڵە ئەوە هەیە بەڵام پرسەکە لێرە ئەوەیە کە هەرێمی کوردستان قوارەیەکی سیاسی ئایا بە بابەتێکی ئابووری دەتوانرێت کە لەت بکرێ کاریگەری دەبێت لەسەری ئابووری کاریگەری لەسەر هەموو شتێک هەیە یعنی کاریگەری لەسەر سیاست هەیە کاریگەری لەسەر ئەمنیەت هەیە کاریگەری لەسەر پێشکەوتن و هەموو ژیانی ئێمە کاریگەری لەسەر هەیە بۆ من ئەگەر وڵاتە بێ وڵاتێکی تر لاواز بکە یەکەم شتەوەی کە گەمارۆ دەخاتە سەری بۆیە حکوومەتی عراقی ئەگەر ئێستا دەزانێت لە ڕووی سیاسیەوە ناتوانێت هەرێمی کوردستان نەیتوانێت هەوڵدراوە بەڵام سەرکەوتونە بووە بەڵام لە ڕوو ئابوووریەکەەوە دەتوانێت وا بکە کە هەرێمی کوردستان پێگەی هەرێمی کوردستان دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە لێرە زۆر گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها حکوومەتی لایەنێ نییە حکوومەتی سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و دەرەنجامی ئەو هەڵبژاردنانەیە کە لە هەرێمدا هاتووە ئێستا لەوانەیە پارتی دیموکراتی کوردستان حکوومەت بەڕێوە ببە بەڵام لەوانەیە لە هەڵبژاردننی داهاتوو لایەنێکی تر بەڕێوە ببە بۆی ئێمە دەبێت دوور ببینین واتە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها حکوومەتی لایەنی نییە بەڵکو حکوومەتی هەموو هەرێمی کوردستانە و دەبێت ئێمە وا بکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان و بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەهێز بن نەوەکو لاواز بن چکە لە کۆتاییدا ئەگەر ئێمە هەرێمی کوردستان وەکو سێ پارێزگا ببینین یاخود هەرێمی کوردستان وەکو دوو پارێزگا یاخود یەک پارێزگا ببینین بێگومان لە دوورمەودا سلێمانیش بەهێز دەبێت هەولێرش بەهێز دەبێت دهۆکش بەهێز دەبێت واتە ئەمە لە بەرژەوەندی هیچ کامماندانە و حکوومەتش تەنها دەبێتە موسسەیە کە توانای ئەوەی نابێت کە بڕیارەکانی بەسەر سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستانە ینی جێبەجێ بکرێ و بڕیانانەی کە دەیدا دکتۆر نەبەزنەوەتە باسی مەسلەی پاشکەوتی کرد ئەو پاشکەوت لە هەرێما کوردستانی پێک هاتیە ئەگەری وێژی دیار بۆ چ پاشکەوتی بوو چما پەرلەمەنتۆی عراقی وێ مژارەی مناقەشە دەکەین بچە برە دەستنیشان بکە و هەرێما کوردستانی بریاری ئەوان زۆر زیرەکن لە جوڵاندنی هەست و سۆزی هاوڵاتی ئێمە یعنی ئەوان کار دەکەن هاوڵاتی ئاسایی ئێستا ئێمە چاوی لە چاوی لەوەیە کە موچەکەی لە کۆتایی مانگدا وەربگرێەوە ئەو پاشەکەوتێک کە هەشێتی بگاتەوە جیرفانی بەڵام ئەو لەوە تێناگە کە بۆ نمونە ئەم پاشەکەوتە لەسەر بودجەی تەواوی ئەو پشکەیە کە بۆ هەرێمی کوردستان دەنێدرێ ئێمە دوو جۆرە بودجەمان هەیە لە هەرێمی کوردستانە تەواوکاریمان هەیە لەگەڵ ئینڤستمنت واتە بۆ پرۆژەکان ئەوەی کە تەواوکاری ئەوەیە کە بۆ نمونە بۆ موچەی فەرمانبەران و ئەو خەرجانەیە کە ڕۆژانە دووبارە دەبێتەوە ئەوەی تر تایبەتە بە پرۆژەکان بەڵام ئەگەر پاشەکەوتی موچە بۆ نمونەوەی کە لە پرۆژه یاسای بودجەدا هاتووە بچەسپێت ئەو کاتەیمە لەسەر حسابی پرۆژەکانی هەرێمی کوردستان دەبێت لە پارەی پرۆژەکان کە بجێکی زۆر کەمیشە ینی ئەگەر بگەڕێنە بۆ یاسای بودجەی هەرێمی کوردستان کە پێشتر پەسەند کراوە 171 بودجە بۆ موچە و خەرجیەکان دەڕۆیشت تەنها 129 کۆی بودجە بۆ پرۆژەکان دەڕۆیشت ئەم 129 ئێستا کەمتر دەبێتەوە بۆ 115 بۆ 120 ینی ئەو کاتە وا دەکات کە هەرێمی کوردستان ئەو پێشکەوتنێک کە لە هەرێمی کوردستان هەیە بوەستێ واتە حکوومەت کاری حکوومەت تەنها ئەوەندە دەبێت کە مانگانە ئەو پارەیە کە لە بەغداوە دێ بیداتە خەڵکی واتە خزمەت گوزاریەکان لە هەرێمی کوردستان زۆر لاواز دەبن کە بێگومان ئەمە زۆر خەتەرە چونکە ئێمە ئەگەر کەرتی حکومی لەلایە تەماشاکەن ئێمە کەرتی تایبەتیشمان هەیە یەکەتی تایبەت بەچی دەبوژێتەوە بێگومان بۆ پرۆژانێک کە لە وڵاتەیە جێبەجێ دەکرێت بەڵام ئەگەر ئەم یاسایە بچەسپێ ئەو کاتێ ئێمە دێن لەو 16 تریلیۆن دینارێک کە بۆمان تەرخان کراوە دێن 100 مانگانە دابن دەکەین بۆ ئەوی پاشەکەوتی موچەی پێ بدرێتەوە واتە هەرێمی کوردستان وەکو باقی پارێزگاکانی عراقی لێدێ کە هیچ کام لە ئێمە نامانەوێت ئەوەی کە بە جارێک سەردانی هەر پارێزگاکی عراقی کە دەبێت دەزانێت کە هەرێمی کوردستان و عراق دوو هەسارەی جیاوازن
دوو کیشوەری جیاوازن بۆ من پرۆژەکان زۆر گرنگە ئەوەی کە دەیبینی لە هەرێمی کوردستان پرۆژەکانە بۆ منێک کە دانەمەزراوم لە حکومەت یاخود هەر کەسە دانەمەزراوە پرۆژەکان گرنگە واتە ئێمە نابێت تەنها تەرکیزمان لەسەر موچەی فەرمانبەران بێ چکە لە کۆتاییدا ئێمە پرۆژەی استراتیژی هەیە لە وڵاتە کە پێویستە جێبەجێ بکەین لە ڕووی کشتتوکاڵە لە ڕووی پیشەسازیە ئەگەر تۆ حکومەت بودجەی نەبێ کەواتە چۆن بتوانێت خزمەتی هاوڵاتیەکانی بکە زۆر باشە بەردەوام دەبین دکتۆر دوایین زانیاری کە بەێمە گەیشتووە ئەوەیە کە ئێستا محەممەد حەلبوسی بەشداری کۆبوونەوەی چوارچەوەی هاواهەنگی دەکات کە لە کافتریای پەرلەمانی عێراق بەڕێوە دەچێت دیارە چەند لایەنێکی دیکە ئێستا کۆبوونەوەکان زۆر بوون بەردەوام من هەروە کاوکاران ماماژیان پێکرد کە فراکسیۆنی پارتیژ ئێستا لە کۆبوونەوەدایە دیارە کۆبوونەوەکان بەردەوامیان هەیە بۆ ئەوەی بگەنە ڕێکەوتنێک و دوجار لە هۆڵی پەرلەمانی عێراق دەنگ لەسەر پرۆژە یاسای بودجە بدرێت هێویدار نانگۆک و ئەف کۆمبوونەوە ئەنجامەکەی یاڕێنی ژوان دەربکەن بەڵێ دکتۆر ینی لایەنە کوردستانیەکان کە لە بەغدان هەمیشە پێش هەڵبژاردن پێشەوەی بڕۆنە بەغدا داوای یەکریزی یەکدەنگی هەڵوێستی کوورد دەکەن بەڵام کاتێک دەڕۆنە ئەوێ ئەمە چەندین جارم ئەزمونەمان هەیە لەوێ یەکدەنگ نین یەک هەڵوێست نین ینی جگە لە ئەمڕۆ کە لەسەر دروستبوونی مەترسی لەسەر قواری هەرێمی کوردستان زۆرینەی لایەنەکان یەکیان گرت و کە دژی ئەوە وەستانەوە مەترسی لەسەر هەرێمی کوردستان دروست بکرێ بەڵام ئەمە چه سوودێکی هەیە دەکرێت بڵین سوودێکی ئابووری هەیە لەولاترەوە دوورمەودا نزیکمەودا بەغدا بەتەنیا پارە بدا بۆ لایەنانە خۆی بەداخەوە لە وڵاتان کاتێک هەڵبژاردن دەکرێت خەڵک دڵخۆش دەبێت چونکە لەوانەیە کۆمەڵە گۆڕانکاری ئیجابی ئەنجام بدرێت بەڵام کاتێک هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و لە عێراق نزیک دەکەوێتەوە دەبێت ئێمە بەر لە مەترسیەکان بگرین دەبێت ئێمە بیر لەوە بکەینەوە کە ئەو لایەنانەی کە بەشدارن لە هەڵبژاردنەکان چی دەکەن بۆ ئەوەی ینی چی ناکەن بۆ ئەوەی مەترسی لەسەر منی تۆ دروست نەکەن پێم وایە ئەمە یەک تۆڵەکردنەوەیکی سیاسیە دووش بانگەشەیەکە بۆ بانگەشەی هەڵبژاردنەکان بەکاری دێنن چونکە ئەم بابەتی داهاتی سلێمانی بابەتی ئەمڕۆ نییە بابەتێکە کە ماوەیەکی زۆرە یەک دوسێ ساڵە پرسێکە و کە قسەی لەسەر دەکرێت پێم وایە ئەمە وەکو تۆڵەکردنەوەیکی سیاسیە نەوەکو ڕەهەندە ئابوووریە دوورمەوداکانی لێک بدەینەوە بەداخەوە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانش بەر لەوەی بچنەوە ئەم بابەتانەوە لە هەرێمی کوردستان بە یەک پاکێجێ ناچن بۆ بەغدا کۆمەڵە هۆکار هەیە باسی هۆکارە ناکەین چکە ئەمە بابەتێکی سیاسیە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە لایەنە ئابوووریەکەی هەیە ئەوان ئامادەسازیان کردووە ئەوان بیریان لە زۆر شت کردوێتەوە بەڵام منی تۆ کاتێککە دەچینە بەغدا بە دەنگی جیاواز دەچینە بەغدا ئەو کاتە ئەو شتێکە لە بەرژەوەندی ئەوان جێبەجێ دەکەن بەڵام ئەگەر ئێمە وەکو کورد وەکو قوارەی کورد وەکو پێکهاتەی کورد بچینە بەغدا ئەو کات ئەوان ناتوانن هیچ مادەیەک تێپەڕێنن بەبێ ڕەزامەندی ئێمە چکە لە عێراقدا هەم لە ئاسی ناوخۆی هەم لە ئاسی نێودەوڵەتیدا کاتێککە پرۆژەیەکی ئەوها گەورە دەچێتە پەرلەمان و پەسەند دەکرێت لانی دەرەکیش تەداخل دەکات ئەوەی کە گرنگە بۆ لانی دەرەکی ئەوەیە کە پێکهاتەکان ڕەزامەند بن ڕازی بن لەسەر ئەو پرۆژە و یاسانەی کە لە عێراقدا پەسەند دەکرێت یاخود تێدەپەڕێت بۆیە ئەم پرۆژە یاسایە ئەگەر کۆدەنگی کوردی لێ لەسەر بواە بێگومان ئەو کاتە لانی دەرەکیش تەداخلی دەکرێت بە هیچ شێوەیەک بەم شێوەیە لە پەرلەمان تێنەدەپەڕی بەڵام بەداخەوە لەبەرەوەی بە یەک پاکێژ نەچوین ئەمەش بیانویەکە داتە دەست دانەشیعەکان کە بڵێن بەڵێ لایەنێکی کوردی کە بەشێکی زۆر دەنگی هەیە لە هەرێمی کوردستان لەگەڵ پرۆژە یاساکە بوو بۆ ئێمە پەسەندی دەکەن طبعا منش ئەوە لە بەرژەوەندی خۆم بەکاردێنم بۆیە من گازەندە و گلەیم لە لایەنی عێراقی نییە بەڵکو ئێمە بە یەک دەنگ بە یەک پاکێج نە ئامادەسازیمان کردبوو نە ئەوەی کە بە یەک دەنگێ بچینەنە ئەو شەڕەوە لە کاتێکدا دڵنیاش بووین لەوەی کە ئەوان بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری دێنن دکتۆر نەوزاد یعنی پراتیکێدا ممکنە پارلەمەنتۆی عێراق مادەیەن 13 و 14 قبول بکە بێ ڕزامەندیە حکوومەتە هەرێما کوردستانی یعنی ئەv یەک ئاستا پراتیکی هەم لە عێراقی هەم لە ئاستا ناودەوڵەتیدا چی کار بەدانکارن خۆی لە ڕووی پراکتیکیەوە بێگومان ئەمە پراکتیکی نییە چونکە ناسەقامگیری ئابووری سیاسی لێ دەکەوێتەوە بۆیە پراکتیکی نییە و مادەیەکی تریش هەیە کە دەڵێ هەر کێشە و ناکۆکیەک لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق دروست بێت لە ماوەی 15 ڕۆژدا دەبێت کێشەکان چارەسەر بکرێت ئەگەر چارەسەر نەکرا ئەو کاتە بودجەی هەرێمی کوردستان دەبڕدرێ بۆیە حکوومەتی عێراقی ناتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان ملکەج بکات جارێکی تر دەڵێمەوە حکوومەتی هەرێمی کوردستان قوارەیەکی دەستوریە بە جۆرەی دەستوری عێراق دان پێدانراوە بۆیە هەم لە ناوخۆ هەم لە ڕووی نێودەوڵەتیەوە بە هیچ شێوەیەک ئەمە ناکرێ حکوومەتی هەرێم بە زەبری زۆرینە و کەمینە ملکەج بکرێ
بەڵام ئەوەی ئاخۆ تێدەپەڕێ یاخۆ تێناپەڕێ من پێم وایە پەرلەمانی عراقی دەتوانێت بەبێ ڕەزامەندی کوردش ئەو دوو مادەیە تێپەڕێنێ و من پێم وایە لە کۆتاییشدا ئەگەر چووکە شتەکان ئێستا دەگۆڕێ بەڕاستی والیاتۆ تۆ ناتوانانی تەوقعاتش بکەیت یعنی تۆ ڕێکەوتن دەکرێت لە عراقدا هیچ کەسێک پابندی ڕێکەوتن نابێ بە تایبەتی لاانە ئەو لانانەی کە لە پەرلەمان ئێستا زۆرینەن بەداخەوانە هیچ بەهایەکیان بۆ ڕێکەوتنەکان نێشتێتەوە بۆی ئەمە ناتوانین تەوقعات هەندێک تەوقعاتی ناتوانین بیکەین بۆ 5 دقیقە پێش ئێستا کۆبنەوەی پەرلەمان کرا بەڵام ئێستا دواخرا و دەکرێت چەند جارێکی ترش دوا بخرێت تاوەکو بەیانی بەڵام من دەڵم شەڕەکە زۆر گەرم دەبێ و زۆر گرنگە بۆ لانە کوردستانەکان چکە ئەمە بەرپرسیارەتێکی مێژوویە ئەمە تەنها بۆ ساڵێک نییە ئەم بجێ ئەگەر بۆ ساڵێ بووە لەوانەیە حکوومەتی یاریێمی کوردستان بە کۆمەڵە لەو مادانەی کە هەیە ڕازی بووە بەڵام لەبەر ئەوەی بۆ 3 ساڵە و داهاتووی کوردستان بۆ 3 ساڵ دەکەوێتە ژێر کاریگەری ئەم بجەیەوە بۆی ئەگەر ئێمە زۆر دڵنیا نەبین لەوەی کە مافەکانمان پارێزراوە لەم دەستورە هەروەکو جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمش ئاماژەی پێکرد پێچەند کاتژمێرێک و جێگری سەرۆکی پەرلەمانش بە هەمان شێوە ئەم مەترسیەی نەشاردەوە بێگومان ئەم دوو پەیامە پەیامی پۆزتیڤ نین بۆ ئێمە ینی بێهیواییەکە کە ئەگەرێک هەیە لە پەرلەمانی عراق کە ئەو دوو مادەیە تێپەڕێنن بۆی ئێمە زۆر گرنگە لێرەدا یەکدەنگ بین ینی ئەمڕۆ یەکدەنگ بین باشترە لەوەی کە سبەینە ئەم بجەیە بۆ تەڵەکردنەوە لە یەکتری بەکار ینی ئەگەر هەیە بەبێ ڕێکەوتنی کورد و لایەنەکانی دیکە پرۆژە یاساکە پەسەند بکرێت بەڵێ ئەگەری زۆر هەیە لە حاڵەتێکدا ئەوان ناتوانن کاتێک وەکو کورد پێکهاتەی کورد چکە لە عراقدا 3 پێکهاتە هەیە کاتێک کە بڕیار دەدەی ئەم 3 پێکهاتەیە دەبێ ڕەزامەند بن بەڵام کاتێک کە هەندێک دەنگ لەناو ئەم پێکهاتانە لەگەڵ پرۆژە یاسایەکدان ئەو کاتە دەتوانن ئەم پرۆژە یاسانە تێپەڕێنن بەهەماشە بۆ بجێ عراقی بەڵێ ئەم پرۆژە یاسایە ینی کۆمەڵێک مادەی دیکەی تێدایە کە بۆ نمونە بودجەیەکی زۆر تەرخان کراوە بۆ وەزارەتی بەرگری بۆ حەشتی شعبی بەڵام ئێستا بەهۆی ئەم دوو مادەیەوە کە گۆڕانکاری تێدا کراوە بە پێی ڕێکەوتنی نێوان سەرۆکی حکوومەتی یاریێمی کوردستان و محەممەد شاه سوودانی سەرۆکی حکوومەتی عراق نییە ینی چاوەکان زیاتر کەوتونەتە سەر ئەم دوو مادەیە ئەمە مەترسی نییە ینی ئەو مادانی دیکە کە بەو شێوەیە پارەیەکی زۆر تەرخان کراوە بودجەیەکی زۆر بۆ هەندێک بابەت و ئەوەی کاڵن تەخشان و پەخشان کراوە خۆی ئەمە خۆزگە لە جیاتیەوەی باسی ئەومان بکردا کە ئەم دوو مادەیە چۆن باسی قوارەی هەرێممان بکردا ئێستا باسی ئەومان کردا کە ئەم پرۆژەم بودجەیە دەکرا لە چ بوارێکدا زیاتر چڕ بێتەوە تەرکیزی لەسەر چ بوارێک بێ ئەگەر تۆ تەماشای پرۆژە یاساکە بکەیت 4 ملیۆن فەرمانبەری دانا بەڵام لە کاتێکدا لە عراقدا نزیکەی 11 ملیۆن فەرین هەیە مچەخۆر هەیە ئەوانی ترشێن حەشدی شعبیە و سوپای عراقی و هێزە چەکدارەکانی ترە بۆی ئەگەر تۆ تەماشای یعنی ئابووری عراق بکەی ئەو پارەی کە حکومت لە بەردەسێتی ئەو پارەی زۆرەی کە لە داهاتی نەوت دەکەوێتە دەست حکومت لە بودجەدا دەیکاتەوە جیرفانی خەڵکی لە بودجەدا سەرفی دەکە لە موچەی کارمەندان سەرفی دەکە بەداخەوە دەبوو یعنی کۆمەڵێک سێکتەری زۆر گرنگ هەیە کە لە عراقدا بەڕێزان یعنی ئەوانەی کە ئێستا جویان لێمانە عراق جیاوازە ئەوەی لەوەی کە ئێمە لە میدیاکاندا دەیبیستین سەردانی شارەکانیان بکەیت خزمەت گوزاری نییە ئاو نییە کارەبا نییە جادەی قیرتاوکردن نییە یعنی دۆخێکی زۆر خراپیان هەیە تەنها موچەکەیان هەیە بۆیە حکوومەتی عراقی دەبوو کاری لەسەر کۆمەڵی سێکتەر کردا لەوانە سێکتەری خوێندنی باڵا هەیە سێکتەری پەروەردە هەیە کە کێشەیەکی زۆر لە قوتابخانەکاندا هەیە وەگە تەماشا پرۆژە یاسا بجە بکەی کەمترین بودجەی بە تەرخان بکراوە و کێشەی ئاو هەیە کێشەی بە بیابانبوون هەیە لە عراقدا کێشەی ژینگە هەیە ئەم بابەتی ژینگە بابەتێکی مستەمڕە بابەتێکی بەردەوامە نەک عراق ئێستا وڵاتان لە بودجەکانیان تەرکیزێکی زۆر دەخەنە سەر باری ژینگە چونکە پیسبوونی ژینگە لە عراقدا ئەمە شتێکی حتمیە و ڕوو دەدات و ئێستا دەیبینین و کێشەی ئاوش بە هەمان شێوە بەڵام ئەگەر تۆ تەماشای پرۆژە یاسای بودجە بکەی کەمترین بودجە بۆ بابەتی ئاو تەرخان کراوە کەمترین بودجە بۆ بابەتی بەنداوەکان تەرخان کراوە بە کەمترین بودجە بۆ ژیانەوەی بیابانەکان تەرخان کراوە کە ئەم بێگومان تۆ ئەگەر لە دوورمەودا تەماشای بکەیت کە 3 ساڵە 3 ساڵ دوورمەودا دکتۆر دەگەڕێنەوە وڵات ئێستا دکتۆر فواد حسێن قسە دەکات دەیبینین چۆن نەبێت ئەوە کاک دکتۆر قسەی کرد بۆتان دیارە دکتۆر فواد حسێن و بەنگێنڕەکانی بەشداریان کرد لە کۆبوونەوەی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کە نەچوونە کۆبوونەوەی گشتی پەرلەمانی عراقەوە کۆبوونەوەیەکیان ئەنجامدا کۆبوونەوەکە تەواو بوو دواتر دەزانین کە چیان گوتووە لە کۆبوونەوەکەدا دەگەڕێمەوە لای دکتۆر نەبەز دکتۆر
کە ئەم هەمووشتە هەیە ئەم هەموو تێبینیە هەیە لەسەر پرۆژە یاسای بودجە ئەو وێرانکاریەی کە هەیە ئەو مەترسیانی کە لەسەر ژینگەی عێراق و کەمبوونەوەی ئاو و پیسبوونی ژینگە هەیە بۆچی دەبێت لایەنێکی هەرێمی کوردستان بیەوێ وەک چۆن مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکرێت لە عێراقەوە بە هەمان شێوە مامەڵە لەگەڵ پارێزگایەکی هەرێمی کوردستان بکرێت سودیەمە چییە؟ وەکو پێم وتی ئەمە هەم یەک تۆڵەکردنەوەی سیاسیە دوو بانگەشەیە بۆ هەڵبژاردن چکە هەڵبژاردنەکان نزیک بۆتەوە بەڵام هەردووچی هەڵەیە چکە تۆڵەکردنەوەی سیاسی لەسەر حسابی هاوڵاتی نابێ لەسەر حسابی داهاتووی هەرێمێک نابێت مەترسیەکانی دوورمەودای ئەمە ئەم مامەڵەیە چییە؟ وەکوتم قوارەی هەرێم بۆ ئێمە زۆر گرنگە ئەوان ماوەیەکی زۆر باز لە قوارەی هەرێم دەکەن بێگومان ئەمە بەبێ پلان و بەبێ بەرنامە نەبووە و ئەمڕۆ یەکەم زەربە یەکەم لێدان لە قوارەی هەرێمی کوردستانە لاوازکردنی هەرێمی کوردستان لەم پرۆژە یاسایەوە دەست پێ دەکات بە شێوەیەکی کردداری بۆیە ئەمە هەنگاوی یەکەمیانە و کۆمەڵی هەنگاوی تری بەدوادادێ بۆ نمونە و کاتە پارێزگاکان لە ڕووی سیاسیشەوە لە دەکرێت دابڕن و کۆمەڵە بابەتی تریش نەخوازراویش لەوانەیە لە ڕووی ئەمنیەوە دیسان لەوانەیە بەجیان مامەڵەیان لەگەڵدا بکرێت کە بێگومان ئەمە وا دەکات کە حکوومەتی هەرێمی کوردستان یاخۆت قوارەی هەرێمی کوردستان ئەو بەها و ڤالیۆی نەمینێکەوە جاران هەی بوو کە شانازیمان پێوە دەکرد و ئەمەش وا دەکات کە بڕیارەکانی سەرۆکی حکوومەت و حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوەتی لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان کاریگەری نەبێ کە ئەمە خۆی لە خۆیدا لاوازکردنی حکوومەتی هەرێمی کوردستانە و جیاکردنەوەی بەشێکی هەرێمی کوردستانە کە بەشێکی گەورەی هەرێمی کوردستانە لەو هەرێمێک کە ئێستا هەیە و شانازی پێوە دەکەین. کوردستان چاوە ڕوبڕووی وێ پلانی ببە؟ بێگومان ئێمە دەبێ وەکوتم یەکگرتوو بین و دەبێ کۆمەڵێک مافی خۆمان چکە ئێمە کاتێک دەچینە ناو هەندێ بانگەشەی سیاسی هەندێ شەڕی سیاسیەوە تۆ کۆمەڵی مافی خۆت واز لێ دێنی و منش کۆمەڵی مافی خۆم واز لێ دێنم لە پێناوی بەرژەوەندی گشتی ئەگەر ئێمە وانەکەین ئەگەر لاەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بەو ناجە ئیش نەکەن بەو تێگەشتە ئیش نەکەن ئەو کاتە هەمومان دەبینە قوربانی چونکە هەمومان لە ناو یەک سەفینان هەولێر سلێمانی دهۆک هەموو هەرێمی کوردستان لە ناو یەک سەفینەیەکان لاوازبوونی هەرێمی کوردستان لاوازبوونی هەمومانە چکەوەی کە لە کەرکووک بینیمان ئەگەر ئەمە دووبارە بێتەوە لە پرۆژە یاسای بودجێدا بەجیا مامەڵە لەگەڵ سلێمانیدا بکرێ بێگومان چۆن لە کەرکووک زیانمان پێگەیشت خەڵکی زیانی پێگەیشت بە هەمان شێوە لە سلێمانی خەڵکی زیانی پێدەگا تاچی کورد ئیتر ئەو بەها و قیمەتەی نامینێت لە عێراقدا هەم لە ناخۆ هەم لە دەرەوە زۆر باشە لەگەڵمان بمێنەرەوە بەڕێزان لە جوانەکەی دکتۆر فواد حسێن دەبینین پاش دەرچوونی لە کۆبوونەوەی لەگەڵ فراکسیۆنی پارتی هەر خەریکی مناقشین بەخوا خەریکی مناقشین و ئەم شەو وابزانم تا بەیانی لەم ناوا بین لەگەڵەوە اینجا ئینشاءالله بەخوا مناقشەیە لە مناقشین ئەمە چۆن نەبێت کاک دکتۆر قسەی کرد بۆتان بله دکتر نوێز لە مناقشەی گوت دکتۆر باس کرد دکتۆر فواد حسێن ئەنجامی دەبێت چاوە کاتە تاوەکو ئێستا نەگەیشتنەتە ڕێکەوتن ئەوەی کە باسی کرد زۆر بەڕوونی پێمان دەڵاوان تاوەکو ئێستا نەگەیشتنەتە ڕێکەوتن و بە ئاسانیش تێ ناپەڕێت چونکە بەردەوام دەبێت مناقەشەکان بۆیە تا بەیانی منش هەر لە بیدارشدا باسمان کرد کە ئەمە ئەم شەڕە زۆر دەکێشەیە چونکە لایەنەکان ڕازینین بەداخەوە نەگەیشتنەتە هیچ ڕێکەوتنێک بەڵام ئینشەڵڵا دەرەنجامەکەی باش دەبێت بەڵام لە هەموو حاڵەتێکدا ئێمە گرنگە لەسەر ئەو دوو مادەی ئابوووریانە تەمەشای بکەین چکە بەداخەوە پێش چەند ڕۆژێک چەند پەرلەمانتارێک وەکو دەستکەوت بۆ هەرێمی کوردستان دەیان بینی وەکو بانگەشەی بەکاریان دێناکە بۆ نەسەتادە بۆ پاشکەوتی موچەی فەرمانبەران دابین کراوە تەرخان کراوە ئەمە دەستکەوت نییە بەڵکو ئەمە وا دەکات کە ئێمە لە پێشکەوتن بوەستین واتە نوختەیەکمان بۆ دادەنێن لێرەدا دەبێت بوەستن وەکو ئێمە بن باشە دکتۆر ینی ئێمە هەمیشەوەکو هەرێمی کوردستان پەیوەندێکی باشمان لەگەڵ چەندین وڵاتانی دراوسێ و ناوچەکە و نێودەوڵەتی هەیە پشتیوانی نێودەوڵەتیمان هەیە هەرێمی کوردستان سمبولی ڕوبەڕووبوونەوەی داعش بوو لە ناوچەکەدا کە مەترسێکی چەند گەورە و جیهانی بوو دەتوانن هەرێمی کوردستان دەتوانێت سود لەم پەیوەندی و پشتیوانی نێودەوڵەتی و ناوچەیانە وەربگرێت بۆ ئەو غەدرە گەورەی کە لە پەرلەمانی عێراق لەسەر پرۆژە یاسای بودجە بۆ 3 ساڵی داهاتوو خەریکە لێ دەکرێت ئەگە سوودی لێ وەرنەگیرا لەوانە بوو ئەمڕۆکە ئێستا پرۆژە یاساکە پەسەند بکرا بێگومان سوودی لێ وەرگرتووە بێگومان پێگەی هەرێمی کوردستانش گرنگە چکە لە ڕووی ئەمنیەوە ئێمە هەم لە ڕووی جوگرافیەوە هەم لە ڕووی ئەمنیەوە پێگەیکی گرنگمان هەیە
بله. لە عراق و لە سەراسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستش بێگومان ئەمە گرنگە بەڵام لە کۆتاییدا ئەو کاتێ دێ مامەڵە لەگەڵ تۆ دەکە وەکو پێکهاتەی کورد دووبارەی دەکەمەوە بەڵام لە ناو پێکهاتەی کورد کاتێک کە ناکۆکی دەبێ لاانێ ڕازی و لاانەکەی تر ڕازی نییە ئەمە من و تۆ لاواز دەکا ئەو جۆ لە من و تۆ ڕناگری ئەو کاتە دەڵێت تۆ لە ناو خۆتدا یەکنی کۆگنی کەواتە من چۆن بتوانم تەداخل بکەم یعنی من و تۆ دژی مافەکانی یەکترین ئەو چۆن بێ مافی من و تۆ بپارێزێ بۆ ئەمە دەبێت داوا لە خۆمان بکەین چاوەڕوانی ئەوە نەکەین کە لایەنێکی دەرەکی بێ مافەکانی من و تۆ بپارێزێ لە هەر پرۆژه یاسا یاخود لە هەر یاسایەکە هەیە زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دکتۆر نەوسان سپاس بۆ دکتۆر نەبەست